سەرۆگا پۆش دەزمنی ئەو سەرکردانێکەوە کاریزمایەکی گەلی کووردا لە کاتی ئێستا لە ئیمرالی زیندانی کراوە لەلایەن دەسەڵاتی تورکی فاشست. ئێمە من وەکو خۆم وەکو پارێزەر کە لە شاری هەولێرەوە من پشتیوانی خۆم دەردەبرم بۆ ئەو کەیسەی کە لەسەر بەڕێوە سەرۆگا پۆ کراوەتەوە. ئەمە ئەگەر هاتوو لە کاتی ئێستاە دەستەی من داواکارم لە هەموو پارێزەرانی کوردستان بە تەواوەتی لە هەر چوار پارچەی کوردستان دەستەیەک دروست بکرێ وەکو تیمی بەرگری لە سەرۆگا پۆ. ئەو تیمە کاری ئەوە بێتن کەوا لە دادگاکانی تورکیا لەسەر ئەو کێسێکەوە لەسەر سەرۆگا پۆ کراوەتەوە دادگایکردنەکان دەست پێ بکەنەوە لە کاتی ئێستا زۆر زەرورە ئەو دەستە پارێزەری ڕابگەیەندرێتن و من داواکارم لە تەواوی گەلی کورد ئەگەر ئەوەی خۆی بە کورد دەزانی خۆی بە خەواتجێ دەزانین و لە بۆ قەزێنێتەوەی کورد لە کاتی ئێستا زەرور نییە بچین دیفاع لەو بیری نەفتانە بکەن کەوتوتە دەستی کۆمەڵی کەسێکەوە لەو بەژەوەندی خۆیان بەکاردێنن لە بۆ دژی کورد بەکاردێنن زەرورەتی ئەوەی ئێستا کە بچین پارێزگاری لەو سەرکردە کوردە بکەن کەوا لە ساڵی 1970 لە زیندانەوە تا ئێستاکە سەرکردایەتی سیاسی کوردی پشتیوانی خۆی دەڕنەبڕیوە سەرکردایەتی سیاسی کوردی تا ئەوکو ئێستاکە بە هیچ شێوەیەک لە شێوەکان نەهاتووە داوا لە وڵاتی تورکیا بکاتکەوە هەر چینەوێ داوای بینینی بکاتن یاخود داوای ئەوە بکاتکەوە ئەو قەدەغەکردنی سەردانیکردنی لەسەر باتن یاخود داوای ئەوەی بکاتن عادیلانە یەکسانانە و دادپەروەرانە بێ دادگایکردنەکەی ڕوبەڕوو ئاشکرا بەرامبەر بە هەموو دنیا ئەنجام درێت و نێرانی نێتەوەی گرتوەکان و تەواوی چین توێژەکانی مافی مرۆڤەوەی تایبەت بەو بابەتەیە ئامادە بێت دادگایکردنەکە. بەڕاستی ینی لە کاتی ئێستا من زۆر سەیرم پێێتن تەواوی کورد بێدەنگە لە ساڵی 1970 تاوەکو ئەو دقی ئەمە قسەتیاکەین کەسێک نەبوو بێتن بڵێ ئێمە بە هەموو شێوەیەک ئیدانی ئەو حاڵەت دەکەین ئیدانەکردن بەس بەو شەنە با کردار بیسەرمێنن. من دوو پاتیەوە دەکەمەوە کە وەکو پارێزەرێک ئامادەم وەکو پارێزەر داکۆچی لە کێسی سەرۆگا پۆ بکەم کەوا لە کاتی لە دادگاکانی تورکیا ئەو زوڵمەی کە بەرامبەر گەلی کورد کراوە بەرامبەر بەی کراوە بە تەواوی گەلی کورد کراوە. بەدڵنیاییەوە ئەگەر هاتوو سەرۆگا پۆ ئازاد بکرێت لە کاتی ئێستاە تەواو سەترێکی گەورەی کورد هەڵدەدرێتن ئەو چەترێش کەوا خۆی لە کاتی دروستبوونی هێزی پارتیەکانی کوردستان و ئەو فکری ئاپۆیی کە دروست بوو تەواو کۆمەلگای تورکی زەختی کرد بوو لە ناوبردنی کۆمەلگای کوردی کرد بوو بەڵام سەرۆگا پۆ هات ئەو تۆقەی شکاند هات هەموو چینی توێژەکانی ئاش کردەوە بە هەموو چینی توێژەکانەوە خەباتی کرد لە پێناو ئازادی مرۆڤ و یەکسانی مرۆڤ. بەڵام لە کاتی ئێستاە کورد پێویستی بە سەرکردەیەکی وا کاریزمایە بێتن لە خەوات بکاتن ئەو مەبادئەی کوردی کە هەیەی لە کاتی ئێستا کاری پێ بکات نەوەکو بێتن تەنها خەبات بکات لەوە بەرژەوەندی تایبەتی خۆی. ئێمە بازانین ئەگەر هاتوو سەرۆگا پۆ لەوە بەرژەوەندی تایبەتی خۆی کاری بکردا ئێستا لە خۆشترین ژیان دەژیا. بەنسبەت سەرکردەی گەلی کورد ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان ئاپۆ ئەو سەرکردەیە چەند ساڵە ئەوە تەقریبەن ماوەی لەو 23 ساڵ زیاترە دەست بەسەرەوە ئازاد نەکراوە. لێرەدا دەبێ ئەو سەرکردەیە زۆر زەرور بوو لە ئەو پارچەی کوردستان خاستن باکوور و لە هەموو کوردستانیش بە پارچەکانی تریش بەڵام بەداخەکەم ئەو سەرکردەیە تا ئێستا یعنی داخم لەوەیە ینی کێشەکەیان بە تەواوی یەکلا نەکردەوە یعنی تا ئێستا چەند ساڵە بوون دوایانەی ئەخیریش تیمی خۆی هەیە پارێزەران کەنیان دیتیە و بنەماڵەکەشی نایبین و خانەوادەکەی و زۆر کەم بووە. لێرەدا کەم دەیبین و ئەوانە ئەو سەرکردەیە کە هەموو جارێک کە پەیامەشی دەنات لە بەندیخانەش بوو لە بەندیخانە وەزعەکان و هەموو بارودۆخەکانی ئاسایی دەبەوە ئەوە دەبوو بەڵام ئازاد بکرێبەوەی زۆر زەرور و ینی گرینگە لۆمە کە ئەو سەرکردەیە کە تاکە سەرکردەیەکە وستە برێم لە هەر چار پارچەی کوردستان کە ئەو ینی بەڕوحەکی جانفیدایی و پۆڵاین بەرگی لە مافی ڕەوای گەلی کوردەکە. بەڵام چی دەرێ لەگەڵ دەسەڵاتی وێندر و ئەو دەوڵەتەی ئەو وێندەر کە بە ناحەق گرتویانە چەندی زووتر ئازاد بکرێ باشترە چەندی زووتر باشتر دۆزی کوردێک لا دەبێتەوە تا ڕادەکی زۆر باش یەکلا دەبێتەوە ینی مافە ڕەوا و شتەکانی خۆی ینی گفتوگۆ دەکە و لەگەڵ لایەنی بەرامبەر و هەموو لایەنەک و قسەک دەکرێ و بە ڕێگای گفتوگۆ ئاشتی چارەسەر بکرێ. بەڵام چەندی زوو بەڵام ناکرێت داخەکەم لەگەڵا چەندی زود بکرێ و کارەکەشی زۆری کێشە ینی ئازاد بکرێت چەندی گرنگترە چەندی ئەوەترە ینی ئەو سەرکردەیە کە قارەمانە شۆڕژ جێرا دەرم تاکە سەرکردەی کە هەر چوار پارچەی کوردستانە نەک پارچەی باکوور ئی تورکیا بەڵام ئیت پارچەکانی تریشەکە ئەو هابەهێزەشی جانفیدایی و شۆڕژێری ماوەتەوە بە مەردی ماوەتەوە
بەڵام داخەکەمان و داخی گرانمان ئەو لێ لە بەندیخانەیە و دەست بەسەرە لێرە سەرکردەیەکی ئەو ینی لێوە شاومان نییە لێ دابراوە ینی بەڕاستی دۆخی سیاسی کورد و دۆزی کوردیش زۆر دواکەوت و زۆر تەسیری کرد و زۆر لە پاشەوی خاستن باکوور کوردستانی تورکیا شتێکی وای ماوەک دیت بەڵام تا سەری نەغیان